نهێنی هەڵکوتانە سەر مەلا بەختیار چی بوو؟ بافڵ تاڵەبانی بۆچی هێزی لە دژ جوڵاند؟ چی جاوایەکی لە مەلا بەختیار هەبوو؟ مەلا بەختیار یەکێک لە دیارترین سەرکردەکانی نەوەی یەکەمی یەکێتی و فیگەری دیاری ناومێژووی حیزبەکە دوجار ڕوبەڕووی تەنگ پێ هەڵچنین بۆەوە و سەرۆکی یەکێتی هێزی لە دژ جوڵاند. دوایەوەش دامەزراوەکانی لێوەرگیرایەوە و لە بەیاننامەیەکیشدا یەکێتی ڕاگەیاند کە سەرجەم دامەزراوەکان مڵکی یەکێتی بوون و گەڕێنراوەتەوە بۆ حیزب وەک ئاماژەیەک بۆ ئەوەی کە بە بێدەنگی بڕیاری دەرکردنی مەلا بەختیار لە یەکێتی دراوە. بافڵ تاڵەبانی لە ڕێگای هێزەوە هەریەکە لە دامەزراوەی چاودێر و بنکەی گەلاوێژ و میوانخانەیەک لە خانەقین و باخێکی لە مێرگەپان لە مەلا بەختیار سەندەوە. بەناڕاستە و خۆش لە میدیاکانی یەکێتیەوە دەوترێت کە ئەو شوێنانە مڵکی حیزبن و مەلا بەختیار لە ناو یەکێتی نەماوە و نابێت مڵکی حیزب لای کەسێک بێت کە لە دەرەوەی حیزبەکەن. بەپێی زانیاریەکان بافڵ تاڵەبانی لە ڕێگەی بەرپرسێکی یەکێتی نزیک لە مەلا بەختیارەوە 2 هەفتە بەر لە ئێستا داوای کردووە کە مەلا بەختیار هەڵوێستی لەبارەی پشتگیری یەکێتیەوە ئاشکرا بکات بۆ ئەم خۆناغە و هەڵبژاردننی پەرلەمان. لە بەرامبەردا مەلا بەختیار جیالەوەی وتوویەتی لەگەڵ سیاسەتی ئێستا و بەڕێوەبردننی یەکێتی نییە و ڕەخنەی لێ هەیە بەڵام دژایەتیشی ناکات. مەلا بەختیار وتوویەتی کە ئەو ڕەخنەی لە یەکێتی هەبێت ناتوانێت پشتگیریشی بکات بۆ هەڵبژاردن. تیوار زانیویەتی کە بافڵ تاڵەبانی ئامادەیی نیشان داوە لەگەڵ مەلا بەختیار کۆب بێتەوە بەڵام مەرجی ئەوەشی هەیە دەبێت هەموو یەکێتیەک بەخۆی و مڵک و ماڵیشی ئەم هەڵبژاردنە پشتگیری یەکێتی بکات. مەلا بەختیار وتوویەتی ئەو یەکێتی بە مڵکی خۆی دەزانێت بەڵام لەگەڵ ئەم شێوازەی کە ئێستا حیزبەکەی پێبەڕێوە دەبرێت نییە. لە بەرانبەر ڕازی نەبوونی مەلا بەختیاردا سەرۆکی یەکێتی هەڵوێستی توندی نیشان داوە و بڕیاری داوە مڵک و ماڵ و دامەزراوەکانیشی لێوەربگرێتەوە. ئەوەشی دۆخەکەی ئاڵۆستر کردووە بڵاوبوونەوەی چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی مەلا بەختیار بوو کە ڕخنەی توندی لە کوڕانی تاڵەبانی کرد. بەپێی زانیاریەکانی تیوار هەڵکوتانە سەر مەلا بەختیار و بەکارهێنانی هێز لە دژی ناڕەزایی زۆری لای سەرکردە و کادیرە کۆنەکانی یەکێتی دروست کردووە. ئەوان پێیان وایە ئەم ڕەفتارە دژبە یەکێک لە فیگەرە دیارەکانی یەکێتی کاریگەری دەبێت لەسەر پێگە و دەنگی یەکێتی لە هەڵبژاردنەکاندا. ئەو کات بافڵ تاڵەبانی ناڕاستە و خۆ پەیامیشی ناردووە بۆ بەشێکی تری سەرکردە کۆنەکانی یەکێتی بەوەی ئەگەر لەم هەڵبژاردنە پشتگیری حیزبەکەنەکەن مڵک و ماڵی ئەوانیش وەردەگرێتەوە. بە وتەی کەسە نزیکەکانی بافڵ تاڵەبانی گومان و ترسی هەیە کە بەشێکی ئەوانەی لە یەکێتی دوورکەوتونەتەوە بۆ هەڵبژاردن پشتگیری لە هور شێخجەنگی بکەن هەر بۆیە هەموو ڕێکارێک لە دژیان دەگرێتە بەر. هەرچۆنێک بێت پێناچێت بۆ ئەم قۆناغە و لەگەڵ نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردن دۆخەکە هەروە لە نێو یەکێتیدا بەردەوام بێت. بە تایبەت کە بۆ بافڵ تاڵەبانی لە دوای ڕووداوەکانی 8 تەمووز تاقیکردنەوەیەکی قورسە و یەکەم هەڵبژاردننی دەبێت کە کۆی جومگەکانی یەکێتی لە ژێردەستی خۆیدایە و دەیەوێت پێشەنگی بانگەشەی هەڵبژاردن بۆ حیزبەکەی بگرێتە ئەستۆ. بەڵام لەگەڵەوەشدا کەم نین ئەو سەرکردە و کادیرە ناڕازیانەی کە نیگەرانی و ڕەخنەی خۆڵ و جددیان لە شێوازی دارەدانی حیزبەکە هەیە لە ئێستادا بۆیە پێدەچێت لە ڕۆژانی داهاتوودا شاهدی ڕووداوی تر و بەرزبوونەوەی دەنگی ناڕازی دیکە بین لە ناو یەکێتیدا.